یانی هەندرێن 2 ساڵە چاوی لە نازناوی خولی نایبی کوردستانە لە دوا هەنگاو لە ئامانجەکەی شکست دەێنێت. ئەم وەرزە پێش هەمویانەکان دەستی بە ئامادەکاری کردووە بۆ ئەوەی چارەسەری خاڵە لاوازەکانی بکات و تەنها بۆ پاڵەوان بوون بجەنگێت. یانی هەندرێن بەڕاهێنەراتی دڵشاد معروف و ستافەکەی کە چەندین وەرزە لەگەڵ تیپەکە بەردەوامن ماوەی 2 مانگە لە ئامادەکاریەکی تۆکمەن. هەموو ساڵێ یانی هەندرێن کە دەستپێک یاریزانە کۆ دەبتەوە لە بۆ خول ئامادە دەبێت بەڕاستی هەدەفەکەمانەوەیە هەموو ساڵێ ئەمە ڕکابەری نازناوەکە بکەین و خۆشتان شایدن کە پارساڵ ئێمە زۆر نزیکبووین لەبەرەوەی زۆربەی کاتەکان ئێمە لە پێشەنگ هەر بەردەوام بووین بەڵام قەدەری وا بە هەندێک نەقسمان توش بوو هەندێک یاریزانمان لێڕۆیی نەماتوانی ئەو ئامانجەی بپێچین بەڵام ئەو سال لە سەرتاوە کە کۆبینەوە ئیشمان لەسەر ئەو نەوە قسانی فەریقی کردیا هەندێک بۆن دیاریزانی نوێمان بۆ هاتووە هەندێکی ترمان لە لاوان سەرخستووە ینی بە شێوەیەکی گشتی فەریقەکەمان ئەم ساڵ ئامادەیە وەکو یانی هەندرێن ژەمە هەر ساڵێک بەشداری خولی نایبی کوردستان بکەین ئەمە ئامازمان منافەسەی دەورەکەی بەڕاستی لەبەرەوەی 3 ساڵە یانی هەندرێن لە منافەسە نێزیکە و هەوڵ لە بۆ نازناوەکە دەدا ئینشاڵڵا ئەو ساڵ ئەو ماندووبوونێکی دیتمان هەدەفەکە دەپێچین و ئەوەی بۆی هەوڵ دەدەین بە ئەماز دەگەین. یانی هەندرێن کەمترین گۆڕانکاری بەسەر تیپەکەی داهاتووە و با تیپێکی جێگیر و چەند یاریزانێکی لاویشی بۆ تیپ یەکەم سەرخستووە لە دواوێزگەی ئامادەکارین و کەمپێکی مەشق و ڕاهێنانی نێو خۆیان ئەنجام داوە لەگەڵ 7 یاری دۆستانە. ئێمە وەکویانە هندرێن لە پێش هەموو یانەکانی کوردستان خڕبووینەوە ئامادەکاریمان کردیەوە و ئامانجمان ئەوەیە پلەی یەکەمی خولی کوردستان بەدەست بێن ئەو کار تاوا نەکراوە کە چەند ساڵە هەوڵی لۆدەین ئینشاڵڵا ئەو سار هەوڵدەین تەواوی بکەین پلەی یەکەمیش بەدەست بین. یانی هەندرێن خاوەنی یەک نازناوی خولی نایبی کوردستان هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە دوای 10 ساڵ دابڕان لە سەکۆی نازناوەکان جارێکی دیکە بەرجی پاڵەوانی بپۆشێتەوە. هەندرێن لە یەکەم یاریوەرزی نوێی خولی نایبی کوردستان ڕۆژی هەینی لەسەر یارگەی خۆی میوانداری سۆران دەکات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.